بۆش ئەبینی لە هەر محەڵەیەکی قیتاری ئەم وڵاتانە لە ئوسترالیا، لە کەنەدا، لە تاکتاکی وڵاتەکانی شارەکانی ئەمریکا، لە وڵاتەکانی ئەسکەندەنافیە، لە ئەڵمانیا، لە هەر محەڵەیەکی قیتارە دابەزی ئەبینی کە چێن ناو محەڵە قیتارەکە مستحیلە چەندانەیەک لەو گەنج و لاوانە ئەبینی کە لەسەر شەقامەکانە ڕۆژ شەو ئەکەنەوە. کەسێ بڵێ ئەمە نابێندرێ و بڵێ ئەمە دیاردە نییە. هیچ گرتەیەکی ڤیدیۆیتان بینیوە لە ئەمریکایە ئەگەر بۆ کۆمیدیش نیشان بدرێت لەو گرتە ڤیدیۆیە چەند کەسێک نەکەوێتە بەرچاو کاتێک ئەبین لەسەر شەقامەکانە ئەخەون یاخود کەوتونە لە برسان دانیشتونە یاخود لەسەر قادرمەی محەڵەی قیتارەکانە درێژ بوونە. باشە جێگای پرسیار نییە بۆ ئەو گەنجانە بۆ ئەو لاوانە لەو جێگانە ئەخەون. ئایا پرسیارمان لە خۆمان کردووە؟ باشە ئایا پێشترێ ئەو منداڵانە ئەو گەنجانە باو باپیرانیان لەسەر شەقامەکانە خەوتونە؟ بێگومان نەخێر، ئەم شتێ نەبووە، ئەم شتە نوێیە. کەواتە نوێیە ئەبێ ئێمە چاوەڕێ بکەین کوردستان و وڵاتەکانی خۆمان کە بە ڕۆژ ئاوایی کراوە ئەمە داهاتووی وڵاتەکانی ئێمەیە. بۆیە ئەگەر ئەمەمان دیت یان بینیمان لە تەلەڤیزیۆنە نابڵێ شتێکی نامۆیە، ئەبێ بڵێن مادام کۆپیەچین لە ڕۆژ ئاوا ئەبێ هەبێ. کاتێک کە خێزان تێکەچێ بڵێن دەبێ هەبێ، بۆ چونکە ئێمە بە ڕۆژ ئاوایی کراوین. جا چ بە خۆشی وەرمانگرتە بێت لاسامان کرد بنەوە یان دەرخواردیان کردبین یان حیزبەکان بۆیان هێنابین یان کەسانێک کە باڵادەستن بەسەر ئەوروپا و ئەمریکا و بەسەر جیهاندا سیستەمێکیان داڕشتووە کە هەمومان ئەبێت تێیدا بەشدار بین. کە باسی غەمی ئوسترالیا و کەنەدا و ئەمریکا و ئەوروپاکەین لەگەڵ کوردستان ئەبین غەمەکانیان یەکە. ئەگەر لە وڵاتێکە شتێک کەمتر بوو با بزانین داهاتووی ئەم وڵاتی خۆشمان هەمان شتی لێ بەسەر دێ. چونکە هەر وەک چۆن باو باپیرانی ئەوان وانە بوون ئەوانەی لەسەر شەقامەکانە کەوتونە، کەواتە ئەبێ لە وڵاتەکانی ئێمەشە هەبێ. ئەگەر نەتبێ کەواتە تۆ دیموکراتی نی، کەواتە تۆ لە پرانسیپەکانی دیموکراتی تێنەگەیشتووی. بۆیشە ئەبێ مادام شیعارت ئازادی و دیموکراتی و مافی ئافرەت و مافی منداڵ و دیموکراسیە سۆسیال دیموکراتی ئەبێ ئەوەتە بێ. ئەگەر نەتبێت تۆ ئەچی ناو لیستی ڕەشەوە کەواتە تۆ لە دیموکراتیت تێنەگەیشتووی. چونکە ئەمە ئۆرجینالەکەی خۆی ئەبێ ئەمانەی تێدا هەبێت.